بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خوش حالم كلا درسي دیکەی شرح متن عقيدة طحاوي بخزمتان دقموا خواهی پروردگار بگوری و عظمتی خوی او درسان بخات ترازوی حسنات من و ترازوی چاککان مانی پی قرصکا و خواهی پروردگار او مجلسان من بکات مجلسی ذکر إن شاء الله. جيشتنا فقري سيوسي دفرميتا وإن القرآن كلام الله منه بدأ بلا كيفية قولا، وأنزله على رسوله وحيا، وصدقه المؤمنون على ذلك حقا، وأيقنوا أنه كلام الله تعالى بالحقيقة ليس بمخلوق ككلام البرية، فمن سمعه فزعم أنه كلام البشر فقد كفر وقد ذمه الله وعابه وأوعده بسقر، حيث قال تعالى سأصليه سقر. فلما أوعد الله بسقر لمن قال إن هذا إلا قول البشر، علمنا وأيقنا أنه قول خالق البشر ولا يشبه قول البشر. أو ديرا باسي قرآن دكا كقرآن كلام إخوة تبارك وتعالى، ودفرمي وإن القرآن كلام الله منه بدأ بلا كيفية قولا. شيء قوره هب ولا سر قرآن آية قرآن كلام إخوة خواهي قوله تبارك وتعالى قصدك يعني وتا وكو باقي مخلوقات ديكا وكو تشريف قرآن بالدرا وتلاي خواهي پروردگار وكو ناقة الله وكو بيت الله وكو أوانا. طبعا نرانا أويك أهل السنة وجماعة لسري نبراني بريزم دفرمون قرآن كلام إخوايا، كلام يعني قصة. اگر تماشي بلقو دليل بكين لويك آية خواهي پروردگار تبارك وتعالى قصي كردوه قصي هي لقرآن بلقو دليل زور ما اندزدك ولو فرمودكاني پیغمبري خواج عليه الصلاة والسلام. خواهي پروردگار لقرآن پیروز هذا فرمي وإن أحد من المشركين استجارك فأجيره حتى يسمع كلام الله. و ديان آياتي ديكا كخواهي پروردگار تبارك وتعالى إشارة بقصة كردن دكا وكلم الله موسى تكليما. خواهي پروردگار تبارك وتعالى قصي لقل موسى كردن بقصة كردنيشي راست دروست، يريدون ليبدلوا كلام الله. دانوي تبارك وتعالى كقصة كاني خواهي پروردگار بقور أو أنا هموي دليل بلغن لسر قصة كردني خواهي پروردگار تبارك وتعالى. بلام يكشتي دائما براني برزم لا صفات خواهي پروردگار تبارك وتعالى چون ايما ذاتي خواهي پروردگار من بو معلوم نية ناشتوانين شوازي صفاتكاني خواهي پروردگار تحديد كين و قصة لسر وردكاري كيب كين كچونه و بشوازي كو چون دبيتن چونك قصة كردن عملوانين راس قصة كردني إنسان كان من بيته برتاو ونيا ما دام قصة دستواجك يكشتا بلام آية قصة كردني خواهي پروردگار وكو قصة كردني مخلوقاتنا تماشا كان خواهي پروردگار لقرآن پیروز هذا فرمي هرچي که آسمان و زوي ولا أرز آسمان و زوي ده وخلقاني چي زوريش وكثير من الناس خلقاني چي زوريش تسبيحاتي خواهي قورده كان آية تسبيحاتي أرز آسمان مانگو روج استيركان دارو برد حيوانات
وەکو تەسبیحاتی ئینسانەکان وایە؟ نا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەندێک بەرد و دار ئێستاش دەیان ناسمەوە کە سەلامیان لێ کردووم. ئایا چۆر قسەیان کردووە خۆ دەویان نییە؟ ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە ڕۆژی دواییدا تااقەتی قسەکردن لەوانەی کە کافر و بێباوەڕن و مجادلە دەکەن لەگەڵ خوای پەروەردگار کە حاشا لەو گوناه و تاوانانە دەکەن کە کردویانە، خوای پەروەردگار قووەتی قسەکردن لە زوبانیان وەردەگریتەوە. ئەوجا دەستیان قاچیان ئەوانەوە جواب دێن. چ دەڵێن؟ قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء. ئایا ئەو قسەکردنەی دەست کو دەبێتن؟ قسەکردنی قاچ کو دەبێتن؟ کەواتە برایانی بەڕێزم، ئەو قەزیە قەزیەکی وردە و دەفەرمێ وإن القرآن كلام الله. ئەو قورئانی کە ئێستا ئێمە دەیخوێنینەوە، ئەو قورئانی کە دەیخوێنینەوە ئەلیف لام میم، هەر لە بەڵێ لە سوورەتی حەمدەوە، لە سوورەتی فاتحاوە هەتا سوورەتی ناس، هەمووی قسەی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. بەڵام ئەوەی کە ئەمە دەیخوێنینەوە دەنگەکە دەنجی ئێمەیە و ڕەسمەکە دەستنووسی ئینسانەکانە کە نووسراوە یان بە ئالەتێکی کۆمپیوتەری خستراوەتە سەر ئایپاد و مۆبایل و ئەوانە، بەڵام وەکو خودی ئەو کەلیماتانە، خودی قورئانەکە کەلامی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا، قسەی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. قسەی پێ کردووە لەگەڵ چێ؟ لەگەڵ جوبریل عەلەیهی سەڵات وسەلام. جوبریل عەلەیهی سەڵات وسەلام گوێی لەو قورئانە بووە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆی خوێندۆتەوە، پێیدا ڕەوانە کردو بۆ محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وسەلام. و محەممەد الموستەفاش عەلەیهی سەڵات وسەلام گوێبیستی ئەو قورئانە بووە لە دەوی جوبریلەوە عەلەیهی سەڵات وسەلام کە پێی ڕاگەیاندووە. و هەم جوبریل عەلەیهی سەڵات وسەلام بەجارێک کە گوێی لە قورئان بۆ حەفزی کردووە، و هەم محەممەد الموستەفاش عەلەیهی سەڵات وسەلام بە یەک جار کە گوێی لە جوبریل بۆ عەلەیهی سەڵات وسەلام حەفزی کردووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جاری وها بوو پەلەی دەکرد لە دووبارەکردنەوەی قورئانەکەی کە گوێی لە جوبریل دەبوو، خوای پەروەردگار نەهی لێ کرد، فەرمووی پەلە پەلێ مەکە، ئێمە بۆ خۆمان سافتی دەکەین لە دڵتدا. ئەو خوایە تەبارەک و تەعالا ئەو قادیرە کەوا لە عەبدی خۆی بکا، لە بەندەی خۆی بکا، بە یەک جار گوێی لە شتێکی بێمووی حەفز کات. طبعاً پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام نەخوێندەوار بوو، بەڵام حافظی قورئان بە هەموو قورئانەکەی لەبەر بوو. یەک جار جوبریل عەلەیهی سەڵات وسەلام بۆی دەخوێند و ڕاست دەهاتە بەری. و ساڵە یەک جار جوبریل عەلەیهی سەڵات وسەلام مطالعەی پێ دەکردەوە، هەموو قورئانی پێ دووبارە دەکردەوە. ئەو ساڵەی کە تێیدا وەفاتی کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، جوبریل عەلەیهی سەڵات وسەلام دوو جاران قورئانی پێ مراجعە کردەوە. ئەوەش ئیحایە بۆ ئێمە ئەو کەسانەی کە حافظی قورئانن، ئەو کەسانەی کە قورئانیان لەبەرە، ئەو کەسانێک کە دەیانەوێت قورئان لەبەرکەن دەبێ بەردەوام چ بکەن؟ مراجعەی قورئان بکەنەوە. و دەفەرمێ وإن القرآن كلام الله، کەلامی خوای پەروەردگارە بە حەقیقی نەک بە مەجاز. فرەقی ضال لە معتەزیلە و لە بەشێکی وەچی گوتی ئەشاعیرەکان کە ڕەئیەکان لەگەڵ ڕەئی معتەزیلە و لەگەڵ ئەوانەدا تێک دەکاتەوە، ئەوان دەڵێن کەلام قورئان کەلامی خوایە بەڵام بە مەجاز نەک بە حەقیقی. مەجاز و حەقیقی چیە؟ مەجازەوەیە کە تو بۆ نمونە شتێک پاڵ دەدەی پاڵ شتێکی دیکە، بەیت الله کە ناقەت الله، دەڵێن خوای گەورە بەڵێ قسەی کردووە، قسەکەرە، قسە دەکاتن، بەڵام خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ نمونە کە قسەی لەگەڵ موسا کردووە، قسەکانی وەکو بڵێ لە دارەکە قسەی کردوون، نەک خوای پەروەردگار. یعنی وەکو بڵێ لە سەرزاری خوای پەروەردگار دارەکە قسەی کردبن، کە قەولێکی ضعیف و بێبنەمایە. ئەهلی سونە کە وەڵامیان دەدەن و کەواتە دەڵێن مادام وابێ، یعنی ئەو دارە گوتیوتی ئینەنی ئەنا الله لا إله إلا أنا فاعبدنی، یعنی موسا دەبێ دارەکەی بپەرستیتر.
لەبەرەوە برا بەڕێزیەکانی خۆم کە دەڵێ قورئان کەلامی خوای پەروەردگارە بەڕاستی و بە حەقیقی قورئان کەلامی خوای پەروەردگارە بەبێەوەی کە هیچ یعنی ئێستا تەشبیه نەبێ ئەتۆ قسان دەکەی ئەو قسانە قسەی چێنە قسەی خاوەنەکەینی فرمودەیەکی پێغەمبەر دەخوێنیەوە عەلەیهی السەڵاتو ئینەما الأعمال بالنیات ئەڵێ ئەو قسەی چێ ئەڵێ ئیمنە ئەڵێ پێغەمبەری عەلەیهی السەڵاتو وەسەلام ئاەتێک دەخوێنیەوە سوورەتێک دەخوێنیەوە ئەڵێ چییە هی خوای پەروەردگارە تەبارەک کەلامی خوای پەروەردگارە قسەی خوای پەروەردگارە بەڵام دەفەرمێ منه بەدەء قسەکانی خوای پەروەردگار لە خواوە دەستی پێکردووە تەبارەک و تەعالە خوا خاوەنیەتی وەخوا تەبارەک و تەعالە لەو کاتەی کە هەبووە و کە هەر دەبێ و کە هەم خاڵی سەرەتای نیە و خاڵی کۆتاییشی نیە قسەکەر بۆ متەکەلیم بووە و نەبێ کاتێک بوو بێ خوای پەروەردگار متەکەلیم نەبوو بێ قسەکەر نەبوو بێ کاتێک کە پێویستی پێ بوو بێ و جا قسەی خوای پەروەردگار و چکابرای گوتی ئیجاد کردبن و خەڵقی کردبن نە لەبەرەوەش دەفەرمێ منه بەدەء بلا کەیفیە ناتوانی شێوازی قسەکردنەکەی خوای پەروەردگار بەرجەستەکەی قسەی لێ بکەی بڵێ ئابەم شێوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا قسەی کردووە بۆ چکە زاتی خوای پەروەردگارمان لا معلوم نییە وەکو ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەسەر ئیستیوا دەفەرمێ الاستواء معلوم والكيف مجهول والإيمان به واجب والسؤال عنه بدعة يعني شێوازی ئیستیوایەکەی تو ناتوانی بێ قسەی لێ بکەی و ئەوانە بکەی کەلامی خوای پەروەردگاریش بە هەمان شێوە قسەی خوای پەروەردگاریش بە هەمان شێوە قسە لەسەر چێ لەسەر قورئانە کە قورئان ئەمڕۆ لە بەردەستی ئێمەدایە کە پیرۆزترین کتابە لەسەر ڕووی زەوی کەویش چییە قسەی خوای پەروەردگارن بۆ بەشەریەت و تەوجیهات و ڕێنمونی خوای پەروەردگارن بۆ بەشەریەت آخر پەیامی خوای پەروەردگارە بۆ سەر زەوی دەفەرمێ منه بەدەء بلا کەیفیە شێوازەکەی پێمان دیاری ناکرێت لەبەرەوەی زاتی خوای پەروەردگار ئیحاطەی زاتی خوای پەروەردگار ناکەین کەواتە ئیحاطەی صفاتی خوای پەروەردگاریش ناکەین تەبارەک و تەعالە قەولە قسەیە قەول لە زمانی عەرەبی کە جملەیەکی مفید بێتن مانایەکی تەواو بداتن پێی دەگوترێەوە قەولە ئەو قەولەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە هەمووی مانایەکی تێر و تەسەل دەدا هەمووی بکو بڵێ ئەتوانی لە هەر مەقتەعێک ڕاوەستای مانایەکی تەندروست دەداتە دەستی شتێک نییە کە بە خەڵکی هەزم نەکرێ شتێک نییە کە خەڵک لێ حاڵی نەبێتن شتێکی زۆر ڕوون و ڕاشکاوە خوای پەروەردگار ناردوویەتی ئەو جا دەفەرمێ وأنزله على رسوله وحيا خوای پەروەردگار ئەو قورئانە کە کەلامی خۆیەتی ناردوویەتی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام لە ڕێگەی جوبریلەوە عەلەیهی السەڵاتو وەسەلام بۆی کە پەیامی خوای پەروەردگار بێ بۆ سەر زەوی وصدقه المؤمنون على ذلك حقا و ئەوانەی کە ئیماندار و باوەڕدارن ئیمانیان بەو قورئانە هەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ناردوویەتی شتێکی دیکە هەیە دەربارەی قورئان پێشووی کە بچینە سەر خاڵێکی دیکە برا بەڕێزەکانی خۆم هەم کەلیماتەکان کەلیماتی خوای پەروەردگارن هەم ماناکانیش مانای خوای پەروەردگارن یعنی ئەو کەلیماتانەی کە لە قورئان دەبینی هەمووی چنە کەلیماتی خوای پەروەردگار خوای پەروەردگار قسەی پێ کردووە و ئەو مانایانەی کە مانا ڕاستیەکان ئەو مانایانەی کە بۆ نمونە خوای پەروەردگار کۆمەڵە کەلیماتێکی ڕێز کردووە جملەیەکی مفیدی لێ پێکاتووە کە باسی نوێژ دەکاتن ئەوەی کە لەو کەلیماتانە تەڕەتوب دەکات مانایەکەی کە ئیقامەی نوێژە و بەرپاکردنی نوێژە ئەویش هەر ماناکانیش هەر لە خواوەیە کەواتە هەم ماناکە هەم حکومە شەرعیەکەش هەمووی هیچەیە هی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە و خەڵک لەسەر ڕووی زەوی برا بەڕێزەکانی خۆم بوونە دوو بەش ئەوانەی کە کافر و بێباوەڕ ئێستا دێتە سەریان کە دەڵێنەوە قسەی محەممەد عەلەیهی السەڵاتو وەسەلام قسەی ئینسانەکانە ئەوانەی کە ئیماندارن دەزانن کە ئەوە
قسەی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە. بۆ چونکە قورئان لە کاتێک دابەزی کە گەورەترین معجزەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە عەسری بەلاغە و ڕەوانبێژی و ئەوانە بووە. زۆر بەتان خوێندووتانە عەسری جاهیلی کە باز دەکاتن دەڵێ لەو کاتەی معەلەقاتی سەبعە هەبووە، یعنی هەموو ساڵێ چێبڕچێ کراوە لە نێوان شاعیرەکاندا، لە نێوان ئەوانەی کە بەلیغن، ئەوانەی کە ڕەوانبێژن، یعنی حەوت پارچە شعریان هەڵبژاردوون بە کەعبەیان، بە دیواری کەعبەیان هەڵواسیون. چی هەلە هەمووی بە قووەتتر بووە، چی هەلە هەمووی بەهێزتر بووە. قورئان لەو کاتەی دابەزیوە کە خەڵک نەبێ هەمووی نەخوێندەوار بێت و قل و فلی لێک نەکاتەوە جا بڵێ وەڵا نەوەڵا ئەو پەڕی ڕەوانبێژی و فەساحەت و بەلاغەت و خەتیبیان دینان، ئەو عەشرەتە خەتیبی خۆی دینای دیکە خەتیبی دینا قسەیان دەکرد بزانە قسەی چێ بەلیغتر و چێ بە قووەتتر و بەهێزتر بوون. کاتێک کە قورئان دێتن تەحەدای هەموو ئەوانە دەکات. خوای پەروەردگار بێونەتیشی کردوون، فەرمووی فەرموو ئەو مەیدان وەکو کوردەواری خۆمان دەڵێ فەرمون بتوانن قورئانێکی وا بینن. ئەو جا فەرمی وەرە کاکە سوورەتێکی ئاخر شت ئەوەی کرد بۆ یان وەرن کاکە هەمووتان کۆ ببنەوە ئینس و جن هەموو هاوکاری یەکتر بن، یەک سوورەتەوە کۆ سوورەتی قورئانە بێنن. حتا ئەوانەی کە دوژمنایەتی پێغەمبەریشان دەکرد عەلەیهی سەڵات وسەلام کە وەلیدی کوڕی موغیرەیان نارد وەفدێک بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە گوێی لە قورئان کرد، زۆر سەرسام بوو. هاتەوە فەرمیان وەڵاهی بەو دەموچاوەی کە چۆ بەو دەموچاوە نەگەڕاوە وەلید، وەڵاهی خەڵچین ئەوە نە شەعرە نە نەثرە نە سیحرە، هیچ ئەوە قسەی ئینسانان ناچیتنەوە. ئەوەی کە موحەممەد دەیخوێنی عەلەیهی سەڵام پیاوی چابن بە چ کابرای گوتی باوەڕی پێبینین. ئاخیری کە هەندێک قسەیان پێگوتنەویش نعرەی جاهیلی بزوت، ئەویش گەڕاوە و کوفری کردو و مادامەوەی بابڵینەوە قسەی خۆیەتی و ئاوا و خوای پەروەردگاریشەوە باسی کردو لە قورئانی پیرۆزدا تەبارەک و تەعالە. و ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم تاکە کتابێکە کە وەحی خوای پەروەردگارە لەسەر زەوی کە خوای گەورە پاراستوویەتی و بە پارێزراویش دەمێنێتەوە، و تاکە کتابێکیشە کە بە پارێزراوی دەمێنیتەوە بەڵام ڕۆژێک دادێ کە ئاەتێک لەسەر ڕووی زەوی نامێنیتن. هەر بۆ معلوماتە پێش دنیا خەرابوون، پێش ڕۆژی دوایی ڕۆژێک دادێتن کە یەک ئاەت نە لە دڵاندا دەمێنیتن، هەمووی مەسح دەکا خوای پەروەردگار، نە لە ئایپاد و مۆبایل و مصحەفەکان نە، هەمووی ڕەش دەبیتەوە. کۆتایی بە قورئان دێ لەسەر زەوی. حتا ئەو ئیمامە کە مەسەلەن دەڵێ کە پێش دەکەوێت تەماشە دەکا سوورەتی فاتحای وە بیر نەماوە، ئاور دەداتەوە خەڵچینە کەس وەڵڵاهی کەسمان هیچ نازانی سوورەتی فاتحا چی، کەس لەبەری نەماوە. دەڵێ کاتێک کە خەڵک ئیشی بە قورئان نەکرد و تەواو وەچی گوتی مەعالیمی موسڵمانەتی و ئیمانداریەتی کۆتاییان پێهات، ئەو جا خوای پەروەردگار پەیامەکەی خۆی کۆتایی پێدینیتن لەسەر زەوی و هەڵی دەچێشیتەوە. ئەو جا دەفەرمێ وەصەدەقەه المؤمنون، و ئیمانداران ئیمانیان بەوەیە کە ئەو قورئانە کەلامی خوایە و ئەو قورئانە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بۆ محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وسەلام ڕەوانە کردووە. ئەو جا دەفەرمێ وصدقه المؤمنون على ذلك حقا، و ئیمانێکی تۆکمەیان بە ئەوەی هێنا کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو قورئانەی بۆ محەممەد المستەفا ناردووە عەلەیهی الصەڵات وسەلام، و ئەیقەنوا ئەنه کەلام الله، و ئیمانی ڕاستەقینە و تۆکمەیان بەوە هەبوو کە ئەوە کەلامی خوای پەروەردگارە و قسەی خوای پەروەردگارە قورئان. و برا بەڕێزەکانی خۆم لە سەردەمی ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەو کاتەی فتنەی خەڵقی قورئان دروست بوو و ئیمامێکی زۆر و عالمێکی زۆریان دەسەجن کردن و تەعزیبی زۆریاندان. یەکێک لەوانە ئیمامی ئەحمەد بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەیانگۆ دەبی بڵێن قورئان مەخلووقە. ئیمامی ئەحمەدیش دەیگۆ کاکە وەڵڵاهی ئەگە بڵێن قورئان مەخلووقە و موسیبەتێکی گەورەیە تو وەرە، یعنی خوای گەورە تەبات چەندی دەلیلی بۆ دینانەوە تی قورئان کەلامی خوایە و بەبێ کەیفیەت بەبێ باسکردنی شێوازەکەی خوای پەروەردگار قسەی پێکردو بۆ داوێتە جوبریل عەلەیهی سەڵات وسەلام هێناوێتی بۆ محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام. بەرحاڵ و لەژێر ئەو تەعزیبەدا کە
ئازادیان کرد ئیمامی ئەحمەد وفاتی کرد بەڵام نەچۆ ژێرباری ئەوەی کە بڵێ قورئان مەخلووقە. قورئان مەخلووق نییە، قورئان کەلامی خوای پەروەردگارە تەبارەک وتەعالە. ئەو جا دەفەرمێ ئەنەه کەلام الله تعالى بالحقیقة، وەکو گوتم قسەی خوای پەروەردگارە، کەلامی خوای پەروەردگارە بە حەقیقەت نەک بە مەجاز، نەک بە مەجاز بڵێ پاڵ بدرێتە لای خوای پەروەردگار تەبارەک وتەعالە کە ئەوە لەیسە بمەخلووق کەکەلامی البەریە. ئێستا قسەی ئێمە مەخلووقە، ئەمە ڕۆژێک بوو قسەمان نەدەکرد، ڕۆژێک بوو قسەمان نەدەکرد، بەڵام ئێستا ئەوە قسە دەکەین، ئەمە هەم بۆ خۆمان مەخلووقین هەم قسەشمان مەخلووقە. بەڵام قسەی خوای پەروەردگار وەکو قسەی مەخلووقات نییە و خەڵق نەکراوە. فمن سمعه فزعم أنه كلام البشر فقد كفر. هەر کەسێک گوێی لە قسەی خوای پەروەردگار بێ، گوێی لە کەلامی خوای پەروەردگار بێ تەبارەک وتەعالە و بڵێتن ئەوە قسەی ئینسانەکانە، ئەو ئینسانە پێی کافر دەبێت و پێی لە دین دەچێتە دەرەوە. لەبەرەوەی ڕەدی ئەو هەموو ئایەت و ئەو هەموو فرمودانەی پێغەمبەر دەداتەوە عەلەیهی السەڵات وسەلام کە تاکید لەسەرەوە دەکەنەوە کە قورئان كلامي خواي پروردگار تبارك وتعالى وقد ذمه الله وعابه وأوعده بسقر. خواي پروردگار تبارك وتعالى سرنزشته وكساني كردوا كدلين قرآن كلامي خواي پروردگار نية قصي إنسان كان وخواي پروردگار وعد داو بيان بات سقر حيث قال تعالى سأصليه سقر كدر باري وليدي كري مغيرية فلما أوعد الله بسقر لمن قال إن هذا إلا قول البشر علمنا وأيقنا أنه قول خالق البشر ولا يشبه قول البشر. پاشۆی کە زانیمان خوای پەروەردگار هەڕەشە لەو کەسانە دەکا کە بڵێن ئەوە قسەی ئینسانەکانە خوای پەروەردگار دەیان باتە ئاگری دۆزەخ، ئەو جا ئێمە دەڵێ ئیمانمان هێناوە و یەقینمان هەیە کە ئەوە قسەی خوای پەروەردگارە تەبارەک وتەعالە وەوە قسەی هیچ ئینسانێک ناچێتن. لەبەرەوەش برا بەڕێزەکانی خۆم، ئێمە لەو زروف و زەمانەدا دەژین، سەدەی 21 وانە تا ئێستانە کە علم هەندە پێشکەوتۆ کەس نەیتوانیوە شان لە شانی ئەوەی بدا بڵێ وەڵا ئەو قسەی خوای پەروەردگار نییە، یان کەسێک هات بێتن لەگەڵ ئەو هەموو علم و تەکنۆلۆژیایە کە شت نەمایە دروستی نەکەن بێ قورئانێک بڵێ کاکە ئەو مشە قورئانە کە خوای پەروەردگار تەحەدا دەکات لەو قورئانە بڵێەوە قورئانێکم نووسیوەتەوە یان سوورەتێکم نووسیوەتەوە لە بەلاغەت و لە فەساحەت و لە ئیعجاز و لە هیچ شتێک لە قورئانی کەمتر نییە. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. ئەو لەبەرەوەی مەتنە زیاتر نامانێ ئەو تری بکەین دەنا ئەگەر باسی قورئان بکەین لە ڕووی بەلاغەتی بەیانی ئیعجازی مەکانی و یعنی غەیبیات ئەو شتانی کە تێیدانە سەری ئینسان بەڕاستی سوڕ دەمێنێتن. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم. Ah